ئێمە هەل یەکەم ڕۆژی یەکەم هەنگاوی ئەو ئاگرێکە لە سنووی پارێزگای هەڵەبجە ڕوویا و بە سەرپەرشتی جەناوی پارێزگار کە ئێمە تیمەکان لە بەڕێوەبەرەتی قەیرانەکانی دیوەی پارێزگا ڕای سپاردین و دەست بەجێ ئێمە چەند تیمێکمان دروست کردەوە بۆ مەبەستا ئەم تیمانە لە ماوەی ئەو 3 ڕۆژە خواردنی پێویست لە خواردنەوە و خواردن و لە سوتەمەنی و لە ئامێریش بۆ ئەو تیمانە دابین کراوە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە و بەشداری هەڵمەتەکەیان کردووە لە ماوەی ئەو 3 ڕۆژەیە کە نزیکی بودجەکەی 6 ملیۆن دینارە. بەڕاستی چەند ئەو هەواڵانی کە بڵاو بووەتەوە بەوەی کە پارە بودجە هەیە لە دیوانی پارێزگا و خەرج نەکراوە بەڕاستی ئەم هەواڵان دوورن لە ڕاستیوە. ئێمە پێمان وایە ئەم هەواڵانە بۆ لە کەدارکردنی ئەو هەڵمەتەیە ئەو پێکەوەیە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە و دەنگدانوویەکی باشی هەبووە لە ناوان هەموو تیمەکانە کە بە یەک تیم بەشداریان کردووە لە هەڵمەتەکە. و ئێمە ئەو پارانەی کە خەرج کراوە چی بۆ سوتەمەنی چی بۆ خواردن هەمووی بە وەسڵ و بەتەکۆمبیل لە دیوانی پارێزگای هەیە و هەر لایەنێک و هەر ڕێکخراوێک دەتوانێت سەردانمان بکات لێرە بە دۆکومنتەکانی پیشان بین. خۆشتان ئەزانن لە دیوانی پارێزگای هەڵەبجە دوو جۆر بودجە هەیە. بودجەیەکمانە پێوتێت نەسریە کە تایبەتە بە دیوانی پارێزگا و ناتوانڕێت بۆ دەروی دیوانی پارێزگا خەرج بکرێ. بودجەیەکمان هەیە کتوپڕیە. ئەم بودجەی کتوپڕیە لە مانگی 5ەوە ئێمە بۆمان خەرج کراوە لە ماوەی ئەم 3 مانگەیە کە بە داتا ئێمە هەموو لە لامانە بە دۆکۆمێت کە بڕی هەر فەرمانگەیەک هەر دایرەیەک کە داوای پێداویستی کردی بێ لە بابەتی کتوپڕیا بۆی خەرج کراوە و هەموو پێداویستیەکان بۆ دابین کراوە چ بۆ کردی تەندروستی چ بۆ کارەبا چ بۆ بەرگری شارستانی بۆ بەڕێوەبەری پۆلیسی دارستان بۆ بەڕێوەبەتی خۆپارێزی لە بابەتی ڕێگریکردن لە بڵاوبوونی نەخۆشی بۆیە هەمووی بە داتاکان لە لامانەوە لە دیوانی پارێزگا بۆیە دووارە جەخلەوە دەکەمەوە هەر ڕێکخراوە لایەنێک بێوێ ئێمە دۆکۆمنتەکان لە پارێزگای هەڵەبجە هەیە دەتوانن بێن سەردان بکەن و پێیان پیشان بین.